بەناوی خۆی گەورە و میهرەبان ئێمە وەکو ڕێکخراوی ئارام بۆ پەرپێدانی کەلتوری مەدەنی بە پشتیوانی سندوقی نیشتیمانی بۆ دیموکراسی کە چەند ساڵێکە لەو بوارە کارەکەین و کارەکەین بۆ دوورخستنەوەی دەستی حزب لە حکوومەتە و جیاکردنەوەی دەسەڵاتەکان. وی ئەم راپۆرتەمان کە دوو بابەتی زۆر گرنگی لەخۆ گرتووە تیشکە قاتە سەر دەستێوەردانی حزبی لە کەرتی تەندروستی لە هەرێمی کوردستاندا وەکو قۆرەخکاری لە پۆستەکاندا و هەروە کۆمپانیەکانی نزیک لە حزبەکان بۆ ئەنجامدانی تێستی کۆرۆنا لە سنوورەکان کاتێک کە گەشێرا چۆکە. ئەنجامدانی ئەم راپۆرتە لە ماوەی 6 مانگی ڕابردووە ئەنجام درراوە لەیەکی دەی 2020 بۆ سیوێکی سی 2020 کە تیمەکە پێکاتبوو لە 14 کەسکە پێکاتوو بۆ هەر سێ پارێزگای هەولێر و سلێمانی و هەڵەبجە. ئەم راپۆرتە هەم بە شێوەی ڕوبەڕوو بووە هەم بە شێوەی ئۆنلاین بووە بە شێوەیە کە توانیوێتی ڕای 399 کەس وەربگرێت لەو ڕێژەیە 127 کەسی گەشتیار بوونە و هەروەها 272 کەسیش لەو کەسانە لە کەرتی تەندروستی کاریان کردووە. زۆرینەی هەرە زۆری ئەوانەی کە لەم راپۆرتەیە بینراون پیان وا بۆ ئامانجی هەرێم لە تێستی کۆرۆنا ئامانج لێی بازرگانیە نەک پاراستنی تەندروستی بە چەند بەڵگەیەک. ئەنی ئەو تێستانەی کە لە سنوورەکان ئەنجامە دێ ئەم کەسانە پیان وا بووە کە ئامانج لێی بازرگانیە نەکەوەی کە پاراستنی تەندروستی کەسەکان بە چەند بەڵگەی. یەکەم گەشتیار کاتێ دێتە ناو هەرێمی کوردستان کاتێک کە تێستەکەی بۆ ئەنجامە دێ هیچ نەکەرنتینێ نەگلدانەوەیەک ئەکرێت ڕاستەوخۆی نێرنەوە بۆ ماڵەوە دواتر پێڵێن ئێمە ئاگادار دەکەینەوە. خەڵک 18 کەس لەو کەسانەی کە ئێمە وەرمان گرتووە 18 کەس دوای کە گەڕانەوەیان تێستیان کردووە کۆرۆنایان بووە بەبێ ئەوەی کە ئاگاداریان بکەنەوە کە بڵێن ئێوە کۆرۆناتانە لە ئەنجامی فەحسەکان. دوو نرخی تێستەکان جیاوازە لە فڕۆکەخانەکان و مەرزەکان کە تاکو ئێستا کەرتی تەندروستی نەیتوانیوە بە یەک نرخ دیاریکراو دایبنێت چی لە مەرزەکان و یاخو لە فڕۆکەخانەکاندا. سێ گەشتیار هەبوو دوای وەرگرتنی ڤاکسین ناچارکراوە کاتێک کە کەسێک ڤاکسینی وەرگرت پێویستی بە تێستی کۆرۆنانی و وەکەوەی کە ڕێکخراوی تەندروستی جیهانی ڕایگەیاندووە. بەڵام چەندین گەشتیار هەبووە کاتێک کە گەشتی کردووە هاتووە هەرچەنددا ڤاکسینی باوەڕپێکراویشی وەرگرتووە بەڵام ناچاریان کردووە تێست بکات لەبەر ئەوەی پارەکە بدات. چوار گەشتیار کاتێک کە گەشتەکە لە هەرێمەوە بۆ وڵاتێکی تر لە هەرێمی کوردستان ناچار ئەکرێت کە تێست ئەنجام بدا کە ئەمەش پێچەوانەیە کە لە هیچ دەوڵەتێکی ترە ئەنجام نادێ. پێنجەم تێستی هەرێم لە سەرجەم وڵاتەکان کاری پێکرێت کاتێک کە تۆ تێستەکەی لە هەرێمە کە ئەڕووی گەشتەکەی بۆ وڵاتەکانی تر بە پێی ڕای ئەم کەسانە کاری پێکرێت و هیچ کێشەیەکشی نییە. بەڵام هەرێم کار بە تێستی هیچ دەوڵەتێک ناکات یعنی لە هەر دەوڵەتەکە تێست بووی کاتێک کە گەڕایتەوە هەرێم ناچاریان نەکات تێستەکە بکەن. بۆیە ئەم کەسانە ڕائیان وا بووە کە ئامانج لێی تەنها بازرگانی کردنە و کۆکردنەوەی پارەکەیە نەک و پاراستنی تەندروستی هەرێم. سەبارەت بە دەستێوەردانی حزب لە پۆستەکانە بە پێی ڕای زۆرینەی و کەسانی کە بینراون کە لە کەرتی تەندروستی کاریان کردووە. بەهۆی دەستێوەردانی حزبیەوە زۆر جار کەسانی بەتوانە دوور خراونەتەوە و ڕێگە نادەن پۆستی گونجاو لەگەڵ شارەزایەکاندا بگونجێت وەری بگرن. دوو سەرجەم پۆستە گرنگەکانی ناو کەرتی تەندروستی لەلایەن حزبەکانی دەسەڵاتەوە قۆرخ کراوە و ڕێگە نادەن کەسانی بەتوانە یاخود کەسانی بێلایەن ئەو پۆستانە وەربگیرێت. و دانانی ئەو کەسانە کە دارێ لە پۆستەکان لەسەر بنەمای شارەزای نییە بەڵکو لەسەر بنەمای ئەنتیمای حزبایەتیە. وی ئێمە لەم راپۆرتەیە و بە بەڕێستان و بەڕای گشتیشی ڕائگەیەنین کە کەرتی تەندروستی بە شێوەیەکی گشتی هەم لە تێستەکانی کۆرۆنا و هەم لە مەرز و لە فڕۆکەخانەکان و هەم لە ناو کەرتەکەشدا بە شێوەیەکی گشتی حزبەکانی دەسەڵات بە تەواوی دەستیان تێوەر ئەدەن و بەشێکی زۆری پۆستەکانیشیان قۆرخ کردووە بۆ خۆیان.